سەرژمێری گشتی یەکێکە لە گرنگترینە و هەنگاوانەی چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2020دا لە سەراستی عێراق بەڕێوە بچێت. بە بڕای سەرکردەیەکی یەکێتی ئەنجامدانی سەرژمێری گشتی لە کەرکووک گرنگی خۆی هەیە، بە تایبەت دوای بڕیارەکەی دادگای بەڵای فیدرالی لە عێراق بۆ بەردەوامیدان بە مادەی 140 لە ئاخر بڕیاری محکمەی اتحادی مەوزوعی مادەی 140 خۆ یەکێک لە بڕیارەکانی محکمەی دەست مادەی 140 کە ئەگەر سەرژمێری لە کەرکووک بکرێ دوای جێبەجێکردنی مادەی 140 بەڵام لە هەموو حالەتێکدا ئەگەر سەرژمێری بکرێ من پێم وایە دەبێ کورد بە هەموو تااقەت و ئیمکانێتی مادی و معنەوی و هەموو شتێک بێتە سەرخەتەوە چکە ئەمە چۆن ئێستا لە باز لە ئەحسایی 50 دەکەین بە هەمان شێوەش ئەگەر هات و ئەم ئەحسایە بکرێت ڕێژەی دەنجی کورد و نەتەوەکانی دیکە دیاریەکات زۆر گرینگە. شارزانی بواری سەرژمێریش لە کەرکووک جەخە لە سەرستیاری پرۆسەکە دەکەن و خوازیارن بە سەرکەوتوی ئەنجام بدرێت. لە ڕاوردودا هەموو 10 ساڵ جارێک ئەحساکرا لە هەموو پارێزگاکانی عێراقدا دیارە لە ساڵی 1970 نەکراوە ئەبواە 3 ئەحسا بکرایە تا کوێسە نەکراوە. دیارە ئەمە باگراوندێکی سیاسی هەیە و هەم حکومەتانەی کە هەیە ئامادەکاری تەواوی نەبوو بۆی ئەحسا بکە. ئەم ئەحسایە زۆر گرنگە بۆ لەسەر جەمبوارەکانە، بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە پارێزگاکان بە عشوایی دانراوە کە ئەو کوسیانەی دابش کراوە. بۆ نمونە مادەی 140 مادەیەکە لەسەر ئەحسایە وەستاوە، یعنی بۆ کەرکووک زۆر گرنگە، بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. تا ئێستا هیچ پرۆژەیەک بۆ پەرلەمان نهاتووە، تەنیا حکوومەت لە ئیعلام باسیەوەی کردو کە لە ساڵی 2020 دەکرێەوە دەبێت ئەو پرۆژەیە لەلایەن حکوومەتەوە بێتە پەرلەمان و دەنجی لەسەر بدرێ. پرۆسی سەرژمێریکردن بابەتێکی زۆر گرنگە بۆ هەموو وڵاتانی کە پێشکەوتونە، بەس بۆ وڵاتانی کەوا دواکەوتونە و گرنگی بە پێشکەوتنی وڵات نادەن و ئابووری وڵات نابنە پێشەوە وەکو عێراق و وەکو وڵاتانە لەم ناوچەیە زیاتر پرۆسی سەرژمێریکردن کە سەرژمێرکردنی بەس دانیشتوان نییە، هەموو ئاماری هەموو حتا سەرژمێری ئاژەڵەکانە، سەرژمێری دارەکانە، سەرژمێری هەموو ڕۆکەکانە، حتا سەرژمێری هەموو بیناکانە، ئەمە بۆ کاری سیاسی زیاتر بەکارێ. دلیلشم بۆ قسەی من ینی خۆی دەبێ هەموو 10 ساڵ جارێک بێ لە عێراقا ئەو کاتێک کە پێویستیان پێی بۆ کردویانە. ئێستا لەم قۆناغەیە ئەگەر بشکرێ بۆ ئەوە ئەکرێ زیاتر بۆ کاری سیاسیەکرێ بۆ کاری ئابووری ناکرێت. دیارە پرۆسی سەرژمێری گشتی پرۆژەیەکی گشتگیرە، ئەم پرۆسەیە دەبێ هەموو 10 ساڵ جارێ بکرێت کە لە عێراقا پێشتر لە ساڵی 47 و 57 و تا ساڵ 97 کراوە. ئەم پرۆسە گرنگی لەوەیە ئەتوانێت پلانێک حکوومەت ئەتوانێت پلانێکی درێژخایەن و کورتخایەنش دابنات. دیار ئەم پلانە بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانە، ئەم پلانە بۆیەوە بتوانێت لە ڕووی شارستانێتەوە لە ڕووی خزمەت گوزاری و دەوڵەت توانێت سیاست تێدانێ و گەشە بە خزمەت گوزاریەکان بدە. بەڵام بۆچی دواکەوتەوە، بۆچی نەکراوە؟ ئەوەیە ماگدارین عیلاقی بە یاخود پەیوەندی بە سیاستەوە، بە سیاستی دەوڵەتەوە هەیە، بە تایبەتی لە ڕووی نەتەوەیەوە. وەک شارزانی بواری سەرژمێری ئاماژەی پێدەکەن، سەرژمێری ساڵی 1950 بە سەرکەوتوترین سەرژمێری لە عێراقدا دەنرێت کە بە شێوەیەکی دروست جێبەجێ کراوە. خواستی شەقامی کەرکووکە سەرژمێری 2020ش هاوشێوەی سەرژمێری 57 بێت و بەرجەستەی واقعی کەرکووک بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.